بازاڕەکانی گەرمیان تا درەنگانێکی شەو جمەیان دێت. خەریکە بازاڕکردنی شەوان لە کوردستان دەبێتە نەریت لە کاتێکدا جاران بازاڕەکان لە شەواندا داخراو دەبوون. بە ڕۆژ خەڵک بە ڕۆژەوە ماندووە بە تایبەتی دەڤەری گەرمیانیش گەرمایەکی تااقەت پڕوکێنی هەیە. ئەو یەکێک لە هۆکارەکانە کە خەڵک بە شەوان کە بەربان کاتەوە دوای بەرباندێتە بازار و بە ئیسراحەتی خۆی ئەگەڕ هەم پیاسەیەکە کات هەم پێداویستەکانی خۆی بۆ جەژن پڕەکاتەوە. مانگی ڕەمەزان خەریکە کۆتایی دێت. خەڵکێکی زۆر بە شەوان ڕژاونەتە بازاڕەکان و پێداویستیەکانی جەژن ئامادە دەکەن. هەر لە 20 ڕەمەزان دەست پێکات تاکو کۆتایی ڕەمەزان هەتا پێش جەژن هەر دەشەوەکەیەتی دوایێتر کۆتایی دێ. هیچ مانگێک هێندەی مانگی ڕەمەزان بازاڕەکان لە شەواندا قەرەباڵغ نییە. هەروەها لەم مانگەدا زۆربەی خێزانەکان بە شەوان تا بەرەبەیان ناخەون و بە خەوی ڕۆژ قەرەبووی دەکەنەوە. کاژمێر 8 هەتاکو 12 شەو 11 شەو کراوەیە. مانگی ڕەمەزان لەگەڵ خۆیدا قەرەباڵغی شەوانی بازاڕەکان دەپێچێتەوە و دەیبات و دوای ئەم مانگە بازاڕەکان بەکراوەی دەمێننەوە، بەڵام ئەم قەرەباڵغەی ئێستایان نابێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.